دوای 20 ساڵ لە ڕۆخانی ڕژێمی دیکتاتۆری بەعس لە 9 نیسانی 2023 لەلایەن هێزە هاوپەیمانەکان بە سەرۆکایەتی ئەمریکا هێشتا دۆخی عێراق ئاسایی نەبووتەوە. دیارە ئەو ڕۆژە بۆ گەلانی عێراق ڕۆژێکی مێژووی بوو، کاتێک پەیکەری سەرۆکە دیکتاتۆرەکەی عێراق لە ناوەڕاستی شاری بەغدای پایتەخت هێنایە خوارەوە، لەگەڵ ئەوەشدا کە هیچ گومانێکی نییە لەوەی دۆخی عێراق لە ساڵی 2023 لە دەستی دیکتاتۆر ڕزگار کرا، بەڵام ڕووداوەکانی پاش 2023 بە جۆرێک بوو هیچی لەو مەرگەسات و ترس و کۆمەڵکوژیانە کەم نەکردەوە کە ڕژێمی سەددام بەسەر گەلی عێراقیدا هێنابوو. شەڕی تائیفی مەزهەبی شیعە و سونە و شەڕەکانی گروپەکانی وەک ئەلقاعیدە و داعش بە دەیان هەزار هاوڵاتی کردە قوربانی و بە هەزارانیش ئاوارە بوون و هەموو گەلانی عێراق چاوەڕوانی ئەو بەڵێنەی ئەمریکا بوون کە چەندین جار ڕایگەیاندوو بوو کە ئەمە پرۆسەی ئازادیە بۆ گەلانی عێراق. بۆیە هەموو گەلانی عێراق و پێکهاتەکانی چاوەڕوانی ئەوە بوون ئەمریکا و هاوپەیمانان لەگەڵ خۆیاندا سیستەمێکی دیموکراتی جێگیر بکەن و ئاشتی و ئارامی بێتەکایەوە، بەڵام دەرکەوت بە تەواوی پێچەوانە. نە ئەمریکا خۆی پرۆژەیەکی دیموکراسی هەبوو، نە ئەو هێزانش کە لە بەرامبەر بەعزدا ئۆپۆزیسیۆن بوون و ئێستا بوونەتە دەسەڵات خاوەنی پرۆژەی نیشتیمانی دیموکراتی خزمەتگوزارین. بۆیە ئەم دۆخە لە 9 نیسانی 2023ەوە تاکو و ڕۆژگاری ئێستا بە هەمان عەقڵیەت و شێواز بەردەوامی بە دەسەڵاتداری و ستەمکاری دەدەن و گەلانی عێراق ڕۆبەڕووی دەیان کێشە و قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و قوڵتر کردوتەوە. دەستدرێژی و دەستێوەردانە دەرەکیەکان بە ڕادەیە فراوان بوون، بوار نادەن گەلی عێراق پشوویەکی ئارام بدا و ڕۆڵ بگێڕێت لە دیاریکردنی ئایندە و چارەنووسی خۆیدا. ئەو هێزانەی دەسەڵات هیچ پرۆژەیەکی چارەسەریان پێ نییە و هەر یەکە و بە زەهنیەتی تائیفی و مەزهەبی و قەومی خۆیان بە دەوڵەتانی هەرێمیەوە گرێداوە. لەلایەکی دیکەوە هێزە نێودەوڵەتیەکانیش لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیاندا دەستی ئەو هێزە ستەمکارانیان گرتووە و هیچ هەوڵێک و پرۆژەیەکی چارەسەریشیان پێ نییە. گەلی کوردیش وەکو پێکهاتەیەکی سەرەکی لە عێراق چاوەڕوانی ئەوەی هەبوو کە لایەنە کوردستانیەکان لە پایتەختی عێراقدا بتوانن قۆناغێکی جیاوازتر نوێنەرایەتی بکەن و خاوەن یەک گوتاری نیشتیمانی و نەتەوەی بن. پێویست بوو پۆست و پێگەی کورد لە بەرژەوەندی گەلی کورد بەکاربیهێنن، بەڵام دەسەڵاتدارانی کوردیش خراپتر لە هاوپیشە سیاسیەکانیان لە عێراق هەموو پێگە و پۆستەکانیان بۆ بەرژەوەندی حزبی و بنەماڵەیی و کەڵەکەکردنی سەرمایە و سەرچاوەی خۆدەوڵەمەندکردن بەکارهێنا و پرسە نیشتیمانیەکانیان وەکو مادەی 140 و پرسی پێشمەرگە و چەندینی تر کە دەکەوتە بەرژەوەندی گەلەکەمان بە تەواوەتی فرامۆش کران و هاوڵاتیانی مافخوراوی کورد لە ناوچەکێشە لەسەرەکان کراونەتە قوربانی. هەرێمی کوردستان لە بۆشایی دەستوری و نەبوونی کۆمیسیۆنێکی سربەخۆ بۆ یاساکان بۆ نەبوونی کۆمیسیۆنێکی سربەخۆ و یاسایەکی دیموکراتی بۆ هەڵبژاردنەکان دایە. هیچ ئومێدێکیش بۆ چارەسەری کێشەکان لە هەکبەی ئەو هێزانەی ئیستادا بەدی ناکرێ. هەر بۆیە کاتی هاتنەلایەکی هێزە دیموکراتی و ئازادی خوازان و ناڕەزایەکانە لە چوارچێوەی بەرەیەکی نیشتیمانی دیموکراتی کە هێز و ئیرادەی گەل بە بنەما بگیرێت وە لە دەرەوەی هێزە هەرێمەکان و دوور لە دەستێوەردانەکان کێشەکانی خۆی بە ئاراستەی دیموکراتیانە چارەسەر بکات. لە ئێستادا بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی نیشتیمانی دیموکراتی بۆتە پێویستیەکی گرنگ بۆ ئەوەی پێشەنگایەتی بکات و هەرێمی کوردستان و عێراق لەو قەیرانە هەمەلایەنە دەرباز بکات و بە ئاراستەی دیموکراتی و خۆبەڕێوەبەری پێکهاتەکان و پێکەوە ژیان ئاراستە بکات. لەم چوارچێوەدا ئێمە وەکو تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە چەند خاڵێکدا چارەسەریەکی دیموکراتی نیشتیمانی دەخەینە ڕوو. یەک، لە ڕووی سیاسیەوە پێویستە کۆنگرەیەکی نیشتیمانی بە بەشداری سەرجەم هێز و لایەنەکان، ئەکادیمیست و کەسایەتیە دیموکراتەکان و سەرجەم پێکهاتە ئاینی و ئەتنیکیەکان لەسەر بنەمایەکی دیموکراتی دوور لە زیهنیەتی زۆرینە و کەمینە ببەسترێت. دوو، پێویستە دەستور هەموار بکرێتەوە و قورسایی بخرێتە سەر ئاوەز و شکاندنەوەی بەلای دیموکراتیەتدا، بە شێوازێک جەخت بخرێتە سەر پێگە و ژیانی گەلان و ڕێزگردن لە ئیداری خۆسەریەکان و حکومەتە خۆجەیەکان. سێ، هێزی سەربازی و ئەمنی و هەواڵگری لە دەستی کەس و حیزبە سیاسیەکان دەربهێنرێت و بە نیشتیمانی بکرێت، لە هەمان کاتا بدرێتە دەست کەسانی نیشتیمان پەروەر و تەکنۆکرات. پێنج، پێویستە پەیوەندیەکانی هەرێم و ناوەند بە دامەزراوەی بکرێت و لەسەر بنەمایەکی دەستوری بڕێوە بچێت. پێنج، مادەی 140 لەسەر بنەمایەکی دەستوری ئاسایی بکرێتەوە و شێوازی بەڕێوەبردننی لەسەر بنەمای بەشداری پێکهاتە ڕەسەنەکان بێت دوور لە دەستێوەردانی دەرەکی. شش، بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی لە دابەشکردنی داهات و خزمەتگوزاری کەمکردنەوەی جیاوازی لە نێوان داهاتی بەرز و کەم درامەتەکاندا.
حوت پێویستە دەوڵەتی عێراق سەروەری سیادە زەوی ئاو ئاسمانی وڵات بپارێزێت و وڵاتانی ناوچەی بە پابند بکات بە یاسانی و دەوڵەتیەکانەوە. هەشت تەحریمکردنی سیاسەتی وابەستەیی و تاکڕەوەی و مەزهەبگەرایی و نەتەوەگەرایی. نۆ لێپرسینەوە لەو کەس و دەسەڵاتدارانەی داهاتی گشتیان بردووە یان بە هەدەر داوە لە ڕێگای دادگایەکی تایبەتەوە